بەڵێ بەڕێزان هەر لەسەر ئەم بابەتە حکوومەت ئەوە ئەتر بەرەو پێک هاتن دەچێت بە شێوەیەکی دراماتیکی سەر کۆمار هەڵبژێردرا سوودانی ڕاست پێدرا حکوومەتی داهاتی عێراق پێک بێنێ لەو لاشەوە سەدر هەڕەشە دەکات داخۆ حکوومەتی عێراقی پێک دێت ئاوا بە خێرایی لەماوەی مانجێک تا یان نە ئەی کورد دەتوانێت بە یەکگرتووی بچوە یا خەتەر بە پەرتەوازەیی و ئەم حکوومەتەش دوایی کەس نازانێ لە هەڵ دەگەڕێتەوە یاخود دەتوانێت جۆرێک لە کرانەوە لەگەڵ هەرێمی کوردستان پەیڕۆ بکات بە میوانداری زۆر بەڕێز هیوا مەحموود عوسمان شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە ئێمە قسەی زیاتر و پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین کاکی وا شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 باش با هەر لە سەر مۆڵەتەکەی سوودانی ڕابوەستین پێ وایە سوودانی بتوانێت لە ماوەی مانجێکدا حکوومەتەکەی پێک بێنێ ئەمە ئەگەر پێشوەختە ڕێکەوتن لەگەڵ لایەنە سیاسیەکان نەکرابێت زۆر سپاس بۆ میوانداریەکەت کاکفەرها ڕێز و سڵاوم بۆ جەنابتان و ستافی کەی 24 و بینەرە بە ڕێزەکانتان تەمان پێکهێنانی حکوومەت ئێستا لەگەر بێت و سەیری ناو پەرلەمانکەی پێچێت هەروەکو ژمارەش بۆ لایەنی شیعەکان ڕەنگە ئاسانتر بێت بۆی حکوومەتێک بە زووترین کات پێک بێنێ بەڵام لێرە دوسێ فاکتەری تر هەیە ئەبێ لە بیرمان نەچێت لەلایەکەوە تاکو ئێستا مقتەدا سەدر بێدەنگ بووە هەرچەنە ئەو ئمڕۆ لە تویتێکیا باسی یاخود ساڵح محەممەد لە عێراقی وەزیرەکەی لە تویتێکە باسی کردووە کە نابێت کەس بەشداری بکە بەڵام ئەمە کاردانەوەی تەواو نییە هی سەدر هەروەکە سەیری ڕابردووی جوڵانەوەکانی سەدر بکەیت ئەبینیت ڕەنگە شتێکی تر بکە ئەگەر بەدڵی نەبێت پێکهێنانی حکوومەتەکە یاخود پێکهاتی حکوومەتەکە احتیمالە شتێکی تونند و تیژ یاخود شتێکی هەروەکەوەی مانگی ڕابردوو بکات ئەمە لەلایەنێک ئەمە فاکتەرێکە فاکتەرەکەی تری گرنگ بەڕای من لایەنی کوردیە هەروەکو جەنابەت باست کرد ئایا کورد بە یەک دەنگ ئەچم بۆ بەغا یان نا تەمان لێرە پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا حسەی سەرە کۆمار لە پشکی یەکێتی ئەچێت یا لە پشکی پارتی بۆ پۆستی سەر و کۆمار پۆستەکە لەسەر یەکێتی حسابە یا لەسەر پارتی تاکو ئێستا نازانین یەکێتی ئەڵێ هیوامەیە پارتی کاندیدەکەمان پاڵ پێوە کاکیوا ببوورە لێرە بەڕاستی لەولاوە یەکێتی دەڵێن دکتۆر لەتیف لە پشتی ئێمەیە و یەکێتیە و یەکێتی بۆ هەر یەکێتیش دەمێنێتەوە کەواتە لە پشتی ئەوانە لەم وا دەژڵێن هەندێکی کەسیش دەڵێن نەخێر ئەمە لە پشتی پارتیە و پارتی گڵۆپی سەوزی بۆ داگیرساندووە لەسەر ئەم دوو ڕایە دەڵێ چی؟ طبعا ئەمە هەردووکی قسەیە لەگەڵ ڕێزمە بۆ قسەکەرەکانی هەردوو لە کە بزانین ئەمە چۆن تەرجەمە ئەکرێ بۆ خاڵ چونکە هەمیشە لە پێکهێنانی حکوومەت پارتی خاڵی خۆی هەبووە یەکێتیش خاڵی خۆی هەبووە بە پێی حەجمیان لە ناو پەرلەمانە بە پێی ئەندام پەرلەمانەکانیان بە پێی پۆستەکان بابزانین ئەگەر کە هەتا وابزانم ئەم بڕێ ئەم پرسیارە وەڵام نادرێتەوە تا نەچینە سەر دابەشکردنی پۆستە وەزاریەکان زۆر باش ئەگەر پشکی یەکێتی زیاتر بوو لە هی پارتی ئەوە مانای ئەوەیە پۆستی سەر و کۆمار هی پارتیە ئەگەر بەعکسی شەوە بۆیتر ئەو سەدارەکەی بەڕاستی زانین تەرجەمەی خاڵەکانی دوو حزبەکە لە پێکهێنانی حکوومەت چۆن تەرجەمە ئەکرێ زۆر باش کاکیوە بۆ خۆشە داگادار ڕووی بە شێوەیەکی زۆر دراماتیکیانە دوای یەک ساڵ لە چەقبەستن لە ماوەی چەند کاتژمێرێکدا سەرکۆمار هەڵبژێردرا سەرۆکی حکوومەتیش ڕاست پێردرا بەڵام پرسیارەکە ئەوەیە پێدوانیە وەکو جاران هەم ئەمریکا هەم ئێران کە باڵا دەست و حکومڕانی عێراقن لە بنەوە جۆرێک ڕێکەوتنیان کردبێت لەسەر ئەم بابەتە هاوڕانیم لەسەر ئەو وەسفەی ئەمریکا باڵا دەست و حکومڕان لە عێراق ئێرانە ئەمریکانیە ئەمریکا بینیتان مەمنونە هەر شتێک ڕێککەوێت و مەمنونە لەگەڵ ئێرانیش ڕێککەوێ و نەجاتی بێت لە مەلەفی عێراقا دیاریشە لە ڤێنە ئەبێ کەیشتبنە ڕێککەوتنێک کە لەو سەفقەیە عێراق تقریبا ڕادستی ئێرانەکات ئەوەی کە ئێستا ئەیبینین سەرکەوتنی چوارچەوەی هاوئاهەنگی ئیجبارکردنی کورد
کە داخل بێت لەگەڵ دەو هاوپەیمانێتی و دەست بەرداربوونیان لە سەدر بابزانم بەڕای من ئاماژەیەکی باشە کە ئێران زیاتر مسەیترە لە ئەمریکا لەسەر وەزعی عێراق ئەمە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە ئەو پەلەپەلەی کە کرا سەرکەوتنیی گەورەی ئێران بوو بەسەر ئەمریکا یاخود بەسەر عێراقیەکانی تریش ینی بە دەرکەوت کە ئەو جەماعەتەی کە زۆرینەیان نەهێنابوو لە هەڵبژاردنەکە ئەو جەماعەتەی کە زۆرینەیان لابوو لە ناو شیعەکان سەدر لە دەرەوەی هاوچێشەکەن ئێستا و جەماعەتی مالیکی و ئەوانی تر بە کەیفی خۆیان حکومەت ڕەنگە پێک بێنن زۆر باشە کاکی وەکەواتە مادام ئێران باڵا دەستە و ئەو جەماعەتەی کە سەر بە ئێرانن حکوومەت پێک دەێنن کەواتە چ گۆڕانکاریەک ڕوویدا ئایا ئەم حکوومەتەش هەر درێژکراوەی حکوومەتەکانی پێشخۆی نابێ عەبادی مالیکی تا دوایی تا ڕادەیەکی زۆر چاودێران زۆر پێیان وایە ئەم حکوومەتە درێژکراوەی یاخود تازەکردنەوەی حکومی مالیکیە نەک عەبادی تۆزێ جیاوازتر بوو لەگەڵ مالیکی بەڵام زۆر لە چاودێرانی بەغاهی چاودێری سیاسی کە نزیکن لە پرۆسی سیاسی پێیان وایە ئەمە بەهێزکردنێکی زۆری مالیکیە بۆ لە پێکهێنانی حکومەتی تازە و پێشیان وایە کە ئەو چەکەی کە جاران پێیانەوە سیلاح المنفلت چەکی دەوڵەتی شەکەوێتە دەست ئەوانەوە ینی بۆ کوردیش بە هەمیشە ئەمانە وازەح بۆ ینی هەر ئەو گروپەی کە ئێستا حکومەت پێکەهێنێ زۆر بەڵێنیان ناوە پەیامی زۆریان هەبوو بۆ کورد بەڵام هیچیان جێبەجێ نەکردووە نازانم ئەم جارە چۆن چ زمانێک هەیە بۆ کورد کە ئەم جارە بەڵێنەکانیان جێبەجێکەم بەرامبەر بەلایەنی کوردی طبعاً شیعە سوودانی لەو باوەڕە نیم ئەو هێزەی هەبێت کە بتوانێ شت جێبەجێ بکە ئەگەر بێت و سەیری پەرلەمانکەی لە پەرلەمانە بزوتنەوەکەی خۆی کە هاتوۆتە ناو پەرلەمان کوتلەکەی یەک کەسە کە خۆیەتی فقط کەسی تری لەگەڵ نییە لە هاوپەیمانیەتیەکە لەگەڵ چوارچێوەی هاواهەنگی بەڵام وەکو کوتلە وەکو شەخص یەک کەسی هەیە بەڵام نزیکترە لە مالیکی و لە لایەنەکانی تر بۆیە ئەو هێزەی ئێستا هەیە بەڵام شەرت نییە هەتا ئەگەر هاتوو لە کوردیش نزیک کەوتەوە یاخودویستی شتی تر بکات کە دوور عێراق دوور خاتەوە لە ئێران یان شتی ترکە کە بەدڵی چوارچێوەی هاواهەنگی دەبێت ئەتوانن بە ئاسانی لای بن لە پۆستەکەی خۆی یاخود ئەو هێزە بەقوتەی نابێت کەتەوە خواکرا زۆر باشە کاک هیوا دوا پرسیار بۆ خۆ زۆر چاک ئاگاداری دۆخی عێراقیت و ئاماژەشتان بە زۆر مەسەلەدا ئێستا کۆمەڵێک کێشەی گەورە لە بەردەم سوودانیدایە کە بێچارەسەریان کە کێشەی میلیشیا چەکدارەکانی وەلاییە کێشەی هەرێم و بەغدایە کێشەی نەبوونی خزمەتگوزاریە کێشەی ئاوە هەتا دوایی بڕای ئێوە سوودانی دەتوانێت لە سەرەتاوە دەست بۆ کام کێشەیان بدۆزێتەوە بەرێت و بتوانێت حەلی بۆ بدۆزێتەوە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاس دەکەم بەڕای من ناتوانێت هیچ لەو کێشانە حەلکات نە کێشەی هەرێم و بەغا ئێستا قسەی خۆشیان بۆکەن بەڵام کە بێتە سەر کاری عملی یاخود دۆخی عملی ناتوانن بە هیچ شێوەیەک هیچ هەنگاوێ بەرە و هەرێم بڕۆن ئەمە لەلایەک چکە نە لە کەرکووک نە لە سەوچل نە لە موازنە نە لە مەلەفی نەوت لە هیچیانە باوەڕ ناکەم سوودانی ئەو هێزەی هەبێت کە بتوانێت هیچ ڕێککەوتنێک ئیمزا بکە لەگەڵ هەرێمی کوردستان هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ مالیکی و ئەوانی تر و کە ئەوانیش مووقفیان وازەحە لەگەڵ کورد کێشەی تر کێشەی میلیشیاکان خۆی هەوەیان لەناو میلیشیاکانە هەرە مشکلەکان ئەوانە کە سەر بە ئێرانن ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە نزیکترە لە ئێران بۆیە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەم مەلەفەش حەلکا بەبێ ڕەزامەندی ئێران ئەبێ ئێران ڕازی بێت ئێرانیش بە هیچ شێوەیە ڕازی نابێت کێشەی ئاو لە عێراق بەشێکی تورکیایە بەشەکەی تری ئێرانە لێوانیشە لەو باوەڕ نیم بتوانێت هیچ کێشە یعنی هیچ بەرەو پێشچوونێک هەبێت چکە ئەبێ ئێران ئاوەکە ئاوی با بڵێن ئاوی سیروانە ئاوی ترە بیکاتەوە لەسەر عێراق و ئەم شتە ناکات تەبعاً لە حکوومەتی کازمی ئەو لێ ناترسا ئەوجا ئەکیدم لەوەیان هەن بە هیچ شێوەیە حسابی بۆ ناکەم کەواتە هیچ گۆڕانکاریەک ڕوو نادا زۆر بەڕێز هیوا محمود عوسمان شوڕەڤەکاری سیاسی ڕاستە خۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆەوە بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش